هاوکاتی قەیرانە ئاسایشی و سیاسیەکانی عێراق وەک لە راپۆرتەکانیشدا ئاماژەی پێکراوە گەندەڵیەکی زۆریش بەرەوکی ئەم وڵاتەی گرتووە. بە پێی ڕای زۆرێک لە شارەزا زۆرێک لە دامەزراوە فەرمیەکانی عێراق لە گەندەڵی تێوەگلاون و سەرۆکوەزیری وڵاتەکەش پلانی چاکسازی ڕاگەیاندووە وەک هەوڵێک بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی، بەڵام ناکۆچی سیاسی لەسەرە. هەر ئەم دۆسەی گەندەڵیەش وای کردووە زۆرێک لە کارداریەکان خۆیان دوورە پەرێز بگرن لەوەی بچنە عێراق بۆ وەگەڕخستنی سەرمایە. لەگەڵەوەشدا کە مەترسیەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بە هەڕەشەیەکی سەرەکی دادەنرێ بۆ ئاسایش و سەقامگیری لە عێراقدا، بەڵام دۆسەی گەندەڵی بە کەمتر داناندرێ لەو مەترسیانەی دەوڵەتی ئیسلامی هەیەتی. هەرم گەندەڵیانەش بە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی قەیرانی دارایی ئەمڕۆی وڵاتەکە دادەنرێت. ئەموال العراق معروفە هێنە دەزانرێت پارەکانی عێراق بۆ چۆن ڕۆیشتون لە 2003ەوە تا ئێستا بەهۆی گەندەڵی دارایی و خراپی بەڕێوەبردنەوە براون، هەروەهاش بەهۆی ئەو پرۆژانی لە ڕاستیدا بوونیان نییە. ناکۆچێ سیاسیەکانی ناو عێراق وەک زۆرێک لە چاودێران جەختی لێ دەکەنەوە بوونەتە مایی فەرامۆشکردنی بەرژەوەندیە گشتیەکانی وڵاتەکە. شیکەرەوە لەو بڕوایەدان عێراق پێویستی بە کۆمەککردنە بۆ دەربازبوون لە قەیرانەکانی ناوخۆیی و هەروەهاش کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵیەکان. هەندێک لە سیاسەتمەدارانی عێراقیش لەو بڕوایەدان هەنگاوی یەکەم ئەوەیە عێراقیەکان خۆیان یارمەتی خۆیان بدەن. خلينا نعترف في أزمة مالية. بادان بۆدا بنێن کە قەیرانێکی دارایی هەیە، بەداخەوە ئەم قەیرانش پەیوەندی هەیە بە خراپی بەڕێوەبردنەوە لە وڵاتەکەدا. هەر تەنها پشت بەداهاتی نەوت مەسراوە لە دەمێکدا پێویستە عێراق خۆی ئەڵتەرنەتیڤ بدۆزێتەوە تا چارەسەری ئەم قەیرانانی پێ بکات. وڵاتی عێراق لە چەند بۆنەیەکی جیاوازدا داوای یارمەتی لە کۆمەلگای نێونەتەوەیی کردووە، بەڵام وەڵامەکان بۆ بەغدا دڵخۆشکەر نەبوون. هەرکی سەرەکیمان وەک یەکێتی ئەوروپا وەک کۆمەڵگەی نێونەتەوەیی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیە، بەڵام ئەرکی سەرەکی بە پلەی دووەم ئەوەیە چەندین بکرێت بە خێرایی ئارامی و سەقامگیری و پەرەسەندنی ئابووری بێنینە ئاراوە لەم بەشەی جیهاندا تا خەڵکی زیاتر نەکەونە سەر شەقامەکان. شەڕەکانی دژی دەوڵەتی ئیسلامی لە عێراقدا کاریگەری نەرێنی هەبووە لەسەر بودجەی وڵاتەکە و هەروەهاش دابەزینی نرخی نەوت، بەڵام ئەمانە نەبوونەمایی بێدەنگی شەقامی عێراقی، هەرچەندە هەندێک لە چاودێر دەڵێن ئەم جۆرە خۆپیشاندانانە بۆ مەبەستی سیاسی دەکرێن. ئەم قەیرانانە هەرێمی کوردستانی عێراقیشی گرتووەتەوە بە شێوەیەک ناکۆچیەکانی نێوان بەغدا و هەولێری قوڵتر و ئاڵۆزتر کردووە. پێم وایە کۆمەکی زیاتری ئابووری بۆ کوردستان سەخت دەبێت. دووشت هەن، یەکەمیان هەنگاوە دروستەکانە بۆ کەمکردنەوەی خەرجەکان، ڕوونی و ئاشکرایی زیاتر لە پرۆسەی ئابووریدا، بەڵام لە مەودای کوردخایەندا پێویستێکی ڕاستەقینە هەیە بۆ دیالۆگێکی کارە لەگەڵ بەغدادا، ئەگەر نا بۆ کورد قورس دەبێت. وەک دەگوترێ شێڕەکانی دەوڵەتی ئیسلامی و ناکۆچێ سیاسیەکان و دۆسیەکانی گەندەڵی و خراپی بەڕێوەبردن و دەستێوەردانە دەرەکیەکان ئاماژەن کە ئەم وڵاتە ناتوانێت درێژە بە پێوەوەستانی خۆی بدا. ئێستاش دۆسەی بەنداوی مووسڵیشی هاتوۆتە سەر. حکوومەتی عێراق ڕێنمایی داوە بە خەڵک تا بەلانی کەم 6 کیلۆمەتر لە ڕووباری دیجلە دوور بکەونەوە پاش ئەوەی باڵێزخانەی ئەمریکا ئاگاهی داوە سەبارەت بە شیانەکانی داڕمانی بەنداوی مووسڵ. لە ئێستاشدا پرسیارەوەیە ئایا وڵاتێکی وەک عێراقی بە شەڕوێران بوو دەتوانێت بەو هەموو قەیرانەوە بەرگەی ئەم هەموو شەپۆلی ناڕەزاییە بگرێت و خۆی لە هوروژمی ئاوی بەنداوەکەی مووسڵ ڕزگار بکات؟